بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش. ئیمڕۆ جمعە 9 گوڵانی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 29 ئاپریلی 2022 زاینی. لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە بەرنامەی ڕاوێژ لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی ڕاستەوخۆ تایبەت بە 1 مەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار. هەروەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەم بەرنامە ویژە و تایبەتە تایبەت بە 1 ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار. ئەمڕۆ لە مەقڕی ناوەندی کۆمەڵا لە ئوردوگای زڕیوێز مەراسمێکمان دەبێت بۆ بەرەو پێشچوونی ئەم ڕۆژە مێژوویە. لەم بەرنامەی ئەمڕۆماندا ئەمانەوێت ڕاستەوخۆ ڕپۆرتاژێک لەو بەرنامەتان بۆ بڵاو بکەینەوە. هەروەکو جاران ئێوەش دەتوانن بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 لە ڕێگای تووڕی ئەنتەرنەتی واتساپ پەیوەندیمان پێوە بکەن، پەیام و پیرۆزبایی یا هەر بۆ چوونێکی خۆتان لەسەر 1 مەی هەتانە بۆمان بنێرن. ئێمە هەوڵە دەین هەر لەم بەرنامە و ئەمڕۆژ بۆتان بڵاو بکەینەوە. فەرمونون ئێوە و بەرنامە و مەراسمی ئەوەڵی مانگی مەی کە لە مەقڕی ناوەندی کۆمەڵە بەڕێوە دەچێت. بەشداربووانی ئازیز بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارە. لەم ڕۆژەدا هاوزنجیران و هاوچارە نووسانی ئێمە لەسەر تاسەری جیهان خەریکن خۆیان بۆ بەرپاکردنی ئەو مارس و جەژنە شکۆدارە ئامادە دەکەن. لەو ڕۆژەدا ئەرتەشی جیهانی چینی کرێکار، ئەرتەشی بێبەشان و چەوساوەکان لە گۆشە و کەناری جیهان دێنە سەر شەقامەکان. لەو ڕۆژەدا شەقامەکان و چوارڕێکان و مەیدانی شارەکان پڕ دەبن لە ڕیزی لێک هەڵپێکراوی کرێکاران و شەپۆلی دەست و نووست و ئاڵای سوور. لەو ڕۆژەدا بەشەریەتی چەوساوە بە پانتایی جیهان بە یەک گەر و هاوار دەکا بەسیەتی برسێتی، بەسیەتی زوڵم و زۆر، بەسیەتی ژێردەستی. لەو ڕۆژەدا سنووری نێوان نەژادەکان و میلیەتەکان و زمانەکان و مەسەبەکان و ڕەنگەکان تێک دەشکێ و بەرینایی جیهان دەچێتە دوو دیوی یەک سنوور، سنووری نێوانی چەوساوە و چەوسێنەر. لەو ڕۆژەدا ئەرتەشەکان، دەستگاکانی پۆلیس، سیخوڕەکان هەموو وەکەرانی سەرمایە بەرامبەر بە هەنگاوی یەکبووی چینی کرێکار ئامادە باشن. با لەم ڕۆژەدا کرێکارانی کوردستانیش لەم گۆشەی جیهانەوە دەست و دەنگیان تێکەڵ بە دەست و دەنگی هاوچارە نووسانی جیهانی خۆیان بکەن. با لەم ڕۆژەدا هاواری عەداڵەتخوازیمان بنەرکەی هەورە ئاسا بە گوێی نوێکەرانی سەرمایەداری بدەین و ڕای بگەێنین. ئێمە جیهانی بەختەوەری خۆمان، جیهانی ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی دەسەڵاتی ئێوە بەرپا دەکەین. بژی ئازادی، بەرابەری، حکوومەتی کرێکاری، بژی دنیای بێستەم و چەوسانەوە، بژی دنیای بەختەوەری و حەسانەوە. میوانە خۆشەویستەکان، هاوڕێیان، وێڕای سڵاوێکی گەرم، لەلایەن خۆم و دەستەی بەڕێوەبەری مەراسمی 1 ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار زۆر بەگەرمی بەخێراتتان دەکەین. ئەمڕۆ بەم بۆنەوە لێرە لە مەقڕی ناوەندی کۆمەڵا کۆبووینەتەوە تا ڕێز لەم ڕۆژە جیهانیە بگرین و ئێمەش دەنگی خۆمان تێکەڵ بە دەنگی هەموو کرێکاران، چەوساوانی جیهان بکەین. هاواری ئازادی و بەرابەری و دنیایەک دوور لە زوڵم و زۆری و چەوسانەوە، دوور لە شەڕ و کوشتار و نائەمنی، دنیایەک دوور لە ستەم و نابەرابەری بەرزکەینەوە. بەڵگە و بابەتەکانی مەراسمی ئەمڕۆمان بەم جۆرە دەبێت. مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین کە کۆڕی سرودی هاوڕێیانی پێشمەرگە ئامادەیان کردووە.
پاشان بۆ ڕێزگرتن لە یادی کرێکارانی گیانبەختکردو لە شوێنی کار و کرێکارانی گیانبەختکردو لە بربەرەکانیە لەگەڵ دنیای نابەرابەری سەرمایەداری و هەموو ئەو ئینسانە شۆڕژگەر و کۆمونیستانەکە گیانیان لە پێناو ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینساندا بەخت کرد، یەک دەقیقە بەسەر پێوە بە بێدەنگی ڕادەوەستین. بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین و دواتر هاوڕێ سروەن ناسری ئەندامی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران دێت و وتارێک بە بۆنەی ئەم ڕۆژەوە پێشکەش دەکات. دوای قسە و باسی هاوڕێ سروە تراکتێکی کورد دەخێندرێتەوە. دواتر هاوڕێی پێشمەرگە هاوڕێ ئەمیر ئیسماعیلپور دێت و شێعرێکتان پێشکەش دەکات. دواتر کۆڕی سرودی پێشمەرگەکانی کۆمەڵا سرودی یەکی ئەیار دەخێننەوە. لە بەشێکی مەراسمەکەدا هاوڕێ نەجم محەممەد دێت و سرودێکتان پێشکەش دەکات. دوای خوێندنەوەی تراکت کۆڕی هونەری بە بەشداری هونەرمەند شەماڵ محەممەد تەوفیق چەند بەرهەمی هونەریتان پێشکەش دەکات. دوایی ئەو پەیام و بروسکانە دەخێنینەوە کە بەم بۆنەوە بەدەستمان گەیشتووە. پاش بیستنی تراک یەک بەشی یەکەمی بەرنامەکانمان تەواو دەبێ و دوای وچانێک بەشی دووهەمی مەراسمەکە کە تەرخان کراوە بە شای و خۆشی ئێوە بەشداربووانی عەزیز دەست پێ دەکات. ئێستاش داوا دەکەم کە کۆڕی سرود بێن بۆ پێشکەشکردنی سرودی ئەنتەرناسیۆناڵ. فەرموو. Komawi mesti
خۆکان هەرولاوان هەتاوی گەشتە هەتایەتیشم داوێژێ بۆ ئینسان ئاخری شاوە شاڵی سەر و هەڵ باید بێت و بین هەباڵان ئینترناسیۆنال ڕزگار دەبێ ئینسان ئاخرین شاوە شاڵی سەر و هەڵ باید بێت و بین هەباڵان ئینترناسیۆنال ڕزگار دەبێ ئینسان بۆ ڕێزگرتن لە یادی هەموو ئەو کەسانەی کە لە پێناو ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینساندا گیانیان بەخت کردووە هەمومان بەسەر پێوە 1 دقیقە بێدەنگی ڕادەگرین. پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەواڵن ئێوە کڵپەی ئاگرن. ئێستاش لەم بەشی بەرنامەکەماندا داوا دەکەم لە هاوڕێ سروەی ناسری بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. هاوڕێ سرمە فەرموو. ئامادەبوانی بەڕێز سڵاوێکی گەرمتان پێشکەش بەخێر بێن بۆ ڕێو ڕەسمی ڕۆژی جەهانی کرێکار. ئەم ڕۆژە لە ئێوە و لە هەموو کرێکارانی کوردستان و ئێران لە هەموو کرێکارانی جەهان پیرۆز بێت. سڵاو دەنێرین بۆ هەڵسوراوانی کرێکاری لە ئێران کە لەم ڕۆژەدا و لە شەوەزەنگی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا هەوڵ دەدەن بۆ بەڕێوەبردننی سربەخۆیی ڕێوڕەسمی ڕۆژی جەهانی کرێکار دەستی ماندوویان بە گەرمی ئەگوشین. سڵاو دەنێرین بۆ ئەو تێکۆشەرانەی کە لە پێناوی خەبات بۆ دابینکردنی مافی پێشێلکراوی کرێکاران لە زیندانی دەوڵەتی سەرمایەداران یەخسیر کراون. یادی ئەو کرێکارانە دەکەین کە ڕۆژانە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار لە شەڕێکی ڕانەگەیاندراو لەگەڵ سەرمایەداران و دەوڵەتەکانیاندا ڕۆژانە گیانیان بەختەکەن. یادی کۆڵبەرانی زەحمەتکێشەکەین کە گیانیان کردە بارمتەی دابینکردنی ژیانێکی مەمرۆمەژی و پێشی نەگەیشتن. نفرەت دەکەین لە نەزم و نظامێک و ڕژیمێک کە بەم جۆرە ئینسان دەکاتە کۆیلەی قازانج و سوکایەتی بە کەرامەتیان دەکات. بەڕێزان، هێشتا موسیبەتی کۆرۆنا کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا زیاتر لە 5 ملیۆن قوربانی لێکەوتەوە کۆتایی نەهاتووە و هێشتا پاشلەرزەکانی بۆ مەلەرزەی قەیرانی ئابووری 2008 زاینی هەروەها درێژەی هەیە کە نەهامەتیەکانی شەڕی ئۆکراینیش بەسەر خەڵکی جەهاندا سپێنراوە.
دوو بەرەی ئەمپریالیستی لەسەر خاک و لەسەر گیان و ژیانی کۆمەڵانی خەڵکی ئۆکراین کەوتونەتە گیانی یەکتر تا کوشندەترین سلاحەکانیان لە مەیدانی شەڕی واقعیدا تاقیکەنەوە تا ناوەندەکانی بەرهەمهێنانی چەکە کوشندەکانیان پێ ببوژێننەوە ئینسانی هوشیار و پێشکەوتوو بە نیگەرانیەوە دەڕوانێتە ئەم شەڕە و ئاکامەکانی لە پەنای خەڵکی شەڕ لێدراوە و ڕەنجدیتووی ئۆکراینە هەریشی رووسیا و هەموو ئەو لایەنانەی کە بۆ گەیشتن بە ئامانجی ئیمپریالیستی خۆیان ئاگری شەڕ دەگەشێنەوە مەحکوم دەکەن و خوازیاری کۆتایی دەستبەجێ ئەم شەڕەکەن بێگومان لە ئەوەڵی مانگی مێی ئەمساڵدا یەکێ لە داخوازیە خەیراکانی چینی کرێکاری جیهانی کۆتایی هێنان بە شەڕ و کوشتنی ئینسانە بێدفاعەکانە و پێویستە لە ئێران و کوردستانیش بکەوێتە سەروی دروشم و داخوازیەکانی مارشی جیهانی ئەم ڕۆژە بەڕێزان ئەمڕۆکە کرێکارانی کوردستان بەهۆی بێکاریکی بەرین کە زیادر لە 150 کرێکارانی کوردستان دەگرێتە بەر ماڵ بە کۆڵ بە هەموو ئێران و تەنانەت هەرێمی کوردستاندا دەسوڕێننەوە تاکو بەشکەم لە شوێنێک بگرسێنەوە و بچەوسێنەوە تاکو لانی کەمی پێداویستی ژیان بۆ بنەماڵەکانیان دابین بکەن دژوارترین کار بە کەمترین حەقدەز و بە دوو لە چاودێری هیچ یاسا و ڕیسایەک دوو لە خانەوادە و لە غەریبی و هەر وەک چۆن کرێکارێکی ئەفغانستانی کاتێک بۆ نمونە ڕوو دەکەنە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان لێرەش لە زومرەی بێمافترین کرێکارانن و سەرڕای ئەوە بەشێکی زۆر لە داهاتیان خەرجی هاتوچوو بڕۆکراسی ئیداری ئیقامەت و مانەوەیان دەکرێت سەرڕای بوونی ژمارەیەک ڕێکخرا و سندیکای کرێکاری لە هەرێمی کوردستان و چاودێری یاسای کاریک کە هەڵبەت هەر هەمان یاسای کاری سەردەمی حکوومەتی بەعسی عێراقە بەڵام بارودۆخی کار و ژیانی کرێکارانی کۆچبەر لەم هەرێمە گەلێک نالەبار و دژوارتر لە کرێکارانی مەحەلیە چه ئەو کرێکارانەی کە لەگەڵ شرکەتەکانی پەیمانکاری و بە قەرارداد کار دەکەن چه ئەو کرێکارانەی خۆیان ڕاستەوخۆ بۆ دۆزینەوەی کار دێنە ئەم هەرێمە بارودۆخ و ناوەرۆکی قەراردادەکانیان بە دوورە لە هەر چەشنە چاوەدێرەیەکی یاسایی لە کوردستانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زیاتر لە 100,000 کرێکاری کوردستان ڕوویان کردووەتە کۆڵبەری پانتایی هەژاری و بێکاری لە کوردستان تا ڕادەیەکە کە سەرڕای مەترسیگەرێکی ئاشکرا کە بەردەوام بۆ ئەم زەحمەتکێشانە لە بۆسەدایە ئەوان لە کۆڵبەری پاشگەز ناکاتەوە و بۆ دابینکردنی ژیانێکی مەمرۆمەجی دەچن بە قوڕگی ئەژدەهاوە بەڵام تایبەتمەندی کرێکارانی کوردستان هەر لە ڕادەی ڕەنج و ئازارەکانیاندا بەدی ناکرێت بەڵکو لە وشیاری چینایەتی و سیاسی ئەوانیشدایە پێویستە ببیندرێت نزیکەی 43 ساڵە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان کرێکارانی پێشڕەو و سەرڕای بەگیر و بەبەند و هەڕەشەی دەستگا ئەمنیەکانی ڕژیم ڕۆژی جیهانی خۆیان بەڕێوە دەبەن و ئاڵای سووری کرێکاران شەکاوە ڕاگرتووە ئەوە تا بۆ نمونە هەر لە ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک لە هەرسوڕاوانی کرێکاری و مەدەنیان لە شاری بانە ڕاپێکی زیندان کردووە تەنیا لەبەر ئەوەی کە گومانی ئەوەیان لێ کردوون کە هەوڵ دەدەن ڕێوڕەسمی ڕۆژی کرێکاری بەڕێوە ببن ڕۆژی کرێکار بەڕێوە ببن ئەم کارەیان بە شێوەی هەڕەشە لە گەلێک لە شوێنەکانی دیکەی کوردستانیش دووپات کردووە هەر لە خۆپیشاندانی کرێکارانی شاری مەهاباد کە هەزاران کەسیان بە پاچ و بێل و قوڵەنگ و سێرچەرخەکانیانەوە هاتنە سەر شەقام تا کرێکارانی شاری سەقز کە ڕەنجی زیندان و ئەشکەنجەیان قبول کردووە و هەرگیز نەیان هێشت ئەو ئاڵایە بکەوێتە زەوی تا کرێکارانی شاری سنە کە لە زۆر بوارەکاندا ڕچەشکێن بوون و قارەمانانێکی وەکو جەماڵ چراغوەیسیان لە ناو ئەو جەرگەی خۆیاندا پەروەردە کرد تا گەلێک لە شارەکانی دیکەی کوردستان ئەو سونەتیان زیندوو ڕاگرتووە
کاردانەوەی ڕژیم هەموو جارێک ئەو حرەکەتەی کرێکارانی بەکردەوە ڕنگوبۆنی سیاسی پێ ئەدات و خەباتی کرێکاری بەکردەوە دەبوو بە خەباتێکی سیاسی. کرێکارانی پێشڕە و هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان هەوێنی هەر خەبات و ناڕەزایەتی دەربرینێکن کە بە درێژایی ساڵدا بەڕێوە دەچێت. کرێکارانی پێشڕەوی کوردستان پەیامهێنەری ئازادی و بەرابەری و بۆ باقی هاوچینەکانی خۆیان لە هەموو ئێران بوون. ئەم تایبەتمەندیەی بزوتنەوەی کرێکاری کوردستان لە حزوری بەهێزی ڕەوتی چەپ لە کۆمەلگای کوردستان و چالاکبوونی لە هەموو بوارەکانی خەبات سەرچاوە دەکرێت کە هەم بەشێک لە هێز و وزەی خۆی لە بزوتنەوەی کرێکاری وەردەگرێت و هەم لەسەر سیاسی بوونی ئەم بزوتنەوەیە تەئسیری حاشا هەڵنەگر دادەنێت. لە پاڵ ئەو ڕاستیانەی کە باس کران پێویستە حەقیقەتێکی دیکەیش دەستنیشان بکەین. چینی کرێکاری کوردستان سەرڕای ستەمی چینایەتی لەگەڵ ستەمی بەرینتر و هەڵاواردنی نەتەوەیی کە لە ڕاستیدا ستەمی سیاسی داسەپاوی دەسەڵاتدارانی ئێرانە بەڕۆڕووە و باری ستەمی داسەپاو بەسەریدا دوو هێندەیە. هەڵاواردنی ئابووری لە پەنای سەرکوتی بەرینی سیاسی و ماڵ بە کۆڵبوونی بەشێکی بەرین لە کرێکارانی کوردستان لە حەقیقەتی بوونی ئەم ستەمە سەرچاوە دەگرێت. ڕوونکردنی بەشێکی زۆر لە کرێکارانی کوردستان بەکار لە دەرەوەی کوردستانی ئێران و لە کوردستانی عێراق بە دەستفرۆشی و کۆڵبەری کە نان بە قیمەتی ژیانە لە ئاکامی سەرکوتی بێڕەحمانە و میلیتاریزەکردنی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی دژە خەڵکی هێزی کۆمەڵایەتی چینی کرێکار لە کوردستان بۆ ڕێخستن و پێکهێنانی ڕێکخراوەی جەماوەری خۆی تووشی بربەس کردووە. ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵ ئەدات هەوڵی داوە ئاسەواری هەموو قەیرانەکانی بەسەر کرێکاراندا بشکێنێتەوە، بەڵام کرێکارانیش بێدەنگ دان نەنیشتوون و لە ئاست و بە شێوەی جۆرا و جۆر بەرامبەر بەم سیاسەتانە مقاومەتیان کردووە. کرێکاران بە مانگرتن و ناڕزایەتی دەربڕینی ڕۆژانەی خۆیان نیشانیان داوە کە نە تەسلیمی چارەنووسێک دەبن کە چینی سەرمایەدار و ڕژیمەکەیان بۆی دیاری کردوون و نە بە سەرکوت و گرتن و زیندانیکردنی هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری چاوترسێن دەبن. کرێکاران بە خەباتی خۆیان نیشانیان داوە کە نەتەنیا لەژێر گوشاری تاقەت پڕووکێنی هێرشی هەموو ڕۆژە بۆ سەر ئاستی کار و بەڕێوچوونیان لە سەرخوردە و بە هیوا نەبوون، بەڵکو هیوا بە ئاڵوگۆڕ و دەرباز بوون لە سەردەمی نگریسی حاکمیەتی کۆماری ئیسلامی لە دڵی سەرجەم بێبەشان و زۆر لێکراوانی کۆمەلگا زیندوو ڕاگرتووە. بڕوان هەواڵەکانی ڕۆژانەیە مانگرتن و خۆپیشاندانی کرێکاری کە ڕۆژ نییە لە دە حرەکەتی بەهێز تێپەڕ نەبێت. بزوتنەوەی کرێکاری لە ئێران سەرڕای بێبەشبوونی لە ئامراز و ناوەندەکانی خەباتی سربەخۆ چینایەتی خۆی لەوانەیە ڕێکخراوی جەماوەری و دژە سەرمایە، مافی مانگرتن، کۆبوونەوە و خۆپیشاندان و هەروەها دەست بەسەرکردن، زیندان و چوونە دەرەوەی ئیجباری بە بەشێکی بەرچاو لە ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری بۆ دەرەوەی وڵات یان دەرکردنیان لە شوێنی کار و چالاکی بزوتنەوەیکی ئەکتیف و دەرکردنیان لە شوێنی کار چالاک و بزوتنەوەیکی ئەکتیف و زیندوو بووە. لە ڕاستیدا خەباتی کرێکار دژ بە سەرمایەدار چ بە شێوەی ئاشکرا و چ نهێنی بابەتێکی ڕۆژانەیە و لە خصلەتی بەرەنگار بوونەوەی کار و سەرمایە پێویستی دابینکردنی ژیانی کرێکار لە ڕێگەی فرۆشتنی ئیجباری هێزی کاری خۆی لە پێویستی مانەوە و مەیلی خاوەنی سەرمایە بۆ چەوسانەوەی تونتر و بەدەستهێنانی زیدەبایی زیاتر لە هێزی کرێکار سەرچاوە دەگرێت و ڕاوەستانی بۆ نییە. ئەرکی کرێکارانی وشیار و سوسیالیست ئاراستەدان بە خەباتی ڕۆژانەی ئیستای کرێکاران و نوێنەرایەتی کردنی قازانجی گشت چینی کرێکار
بەرامبەر بە قازانجی گروپی و ڕێبەڕیکردنی بەرژەوەندی درێژماوەی چینی کرێکار بەرامبەر بە بەرژەوەندی کاتی و کورتماوەی ئەم چینەدایە. بێگومان هەر ناڕزایەتیک و خەباتێک پێویستە بە وشیاری یەکگورتووی و ڕێکخراوەیی هەیە. بەڵام ئەم فاکتۆرانەیش بەرهەمی خەباتن و لە هەمان حاڵدا خەباتیش بە پشبەستن بەوانەوە بەڕێوە دەچێت و لە جەرگەی نەبەردی ڕۆژانە بەدەست دێن و سەقامگیر دەبن. دوایین وتەم ئەوەیە ڕۆژی کرێکار ڕۆژی گشتچینی کرێکارە وەک جەستێکی واحد. ئەم ڕۆژە ڕۆژی جەشنی کرێکارانە، ڕۆژی ڕاگەیاندنی مانیفستی کرێکارانە دژ بە سەرمایەداران، ڕۆژی 99% لە بەرامبەر 1% لەم ڕۆژەدا شەقام و مەیدانەکانی شار هی کرێکارانە. لەم ڕۆژەدا پێویستە چەرخی بەرهەمهێنان بە فەرمانی کرێکاران و لە پێناو خزمەت و یەکگرتوویی ڕێخستن و ڕەزمی شۆڕژگەرانەیان لە هەڵسوڕاوان بکەوێت. لەم ڕۆژەدا گشت کۆمەڵ و گشت مرۆڤایەتی پێویستە شنەی هیوا بە ڕزگاری مرۆڤایەتی لە چنگ وەحشیگەری و بربەریەتی نظامی سەرمایەداری لە شوێنی کار و ژیانی خۆی هەست پێ بکات. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی یەکگرتووی خەباتی شۆڕژگێڕانەی چینی کرێکار بۆ ئازادی و ڕزگاری مژدەدەری کۆمەلگایەکی سوسیالیستیە بە پشبەستن بە هێز و وشیاری خەباتکاری چینی کرێکاری جیهانی. هەر شەکاوە بێت ئاڵای سووری جەشنی جیهانی کرێکارە. هەردوو دنیایەکی بێچەوسانەوە، دنیایەکی بێستەم، بێشەڕ و کوشتار و خوێنڕشتن، دنیایەکی بێجیاوازی و هەڵاواردن، دنیایەکی بێ باڵا دەستی و ژێردەستی، دنیایەکی بە دوور لە سوکایەتی و تەحقیر، دنیایەکی لێواولێوی بەهرەمەندی، نان بۆ هەمووان، کار بۆ هەمووان، شادی و بەختەوەری بە یەکسان بۆ هەمووان، خوێندن بۆ هەمووان، دکتور و دەرمان بۆ هەمووان، عەداڵەت بۆ هەمووان، بەرابەری بۆ هەمووان و ئیمکانی گەشە و هەڵدان و خەلاقیەت بۆ هەمووان. کرێکارانی کوردستان، با لەو ڕۆژەدا لەم قوشبنەی جیهانەوە دەنگی خۆمان تێکەڵ بە بانگەوازی جیهانی کرێکاران بکەین. با دەستمان بدەینە دەست هاوچینەکانمان هەتا پشتێنەی سووری یەکگرتن بە دەوری گۆی زەویدا بکێشین. بژی ئازادی، بەرابەری، حکوومەتی کرێکاری، بژی یەکێتی و هاوخەباتی کرێکاران و خەڵکی چەوساوە. ئێستاش داوا دەکەم لە هاوڕێ ئەمیر ئیسماعیلپور بێت بۆ پێشکەشکردنی شێعرەکەی. فەرمووی. هاوڕێیانم کاتتان باش. منیش بە نۆبەی خۆم یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار لە هەموو کرێکاران و زەحمەتکێشانی سەرتاسەری دنیا پیرۆزبای یەکەم. ئێمەش من بۆنەوە پارچە شێعرێکمان بۆ ئامادەکردوون لە ژێرناوی بژێنینەوە ڕۆژەکەی ئەیار لا شێعرەکانی نەکەڕۆس. بژێنینەوە ڕۆژەکەی ئایار. گەلانی جیهان، ئەی کرێکاران، ئەی چەو ساوانی دەستی زۆرداران، ئیتر بەسیەتی تاکەی ژێردەستی، هەتاکەی دیلی و هەژاری و پەستی، ساڵهای ساڵە زوو خاو ئەنۆشین. ئایا دەزانن بۆ چێ دەکۆشین؟ بۆ هێندێ ناکەس زیل و خوێنخۆر، سەرمایەداری پیسی خاوەن زۆر. ئیتر بەسێتی
تاکەی ئەم حاڵە تاکەی بێدەنگی لەم ژینە تاڵە سیرکەن کوردستان ئاگر و خوێنە ئاگری قینی دوژمن بەزێنە ئێمە گەلێکی بێدەرەتانین بێبەش لە شادی و مافی ژیانین چەندە خوێنا و ئارەخ ئەڕژێنین هەتا تیکەیەک نان وەدەستێنین وڵاتمان پڕ لە برسی بێکاری یان کوێرەوەری ڕووتی هەژاری تا کەسێ تێرە هەزاران برسی لاواز و ڕەجاڵ ژین پڕمەترسی ماڵمان جێدێڵین لە شوێن و ئیش و کار ئاوارە دەبین لەم شار بۆ ئەو شار گەر ببێ شرکەت یان کوورەخانە ئەویش بڕاستی هەرگیان کێشانە هەم لەبەر سەرما یان قرچەی هەتاو دەبێ ئارەق و خوێنت کەی بە ئاو ئەوەی پێویستی ژیانی ئینسانە لای ئێمە ئەمڕۆ خەونی گرانە ماڵ و منداڵیش هەروە بێبەشن گیرۆدەی حوکمی نەگریس و ڕەشن بڕاستی حاڵمان مردن و ژانە خۆ فیداکردن بۆ خوێن مژانە بەسەر ئەویشە کۆنەپەرستان فریودەرانی چینی ژێردەستان شەو و ڕۆژ بە فێڵ و تەفرە و درۆ و داو مێشکیان پڕ کردوین لە قسەی پوچ و خاو ڕەنج و ژیانی گشت کرێکاران دەیکەن بە فدای سەرمایەداران حوکمی چەپەڵیان بووە بە خوێن ڕشتن هێزیان داناوە بۆ هەژار کوشتن ئیتر چۆن هەروە ئێمەی زەحمەتکێش بێدەنگ بسرەوین لە تاو دەرد و ئێش تاکەی زۆرداران خوێنمان بڕێژن ڕۆژێ سەد مەرگی تاڵمان بچێژن تاکەی مناڵمان لە برسا بمرێ لێوی ساواکان پێکەنین نەگرێ چۆن ڕانەپەڕین تاکەی ژێردەستی تاکەی نەمان بێ ژیانی سەربەستی بژێنینەوە ڕۆژەکەی ئەیار هەڵی دەین ئاڵای سووری کرێکار ئیتر با ئەمڕۆ هەستین یەک بگرین چەکی خەباتی سوورمان هەڵبگرین وەکو ئاگری پڕ بڵێسە و گڕ یان وەک لافاوی بە تەوەژم و گوڕ دەبێ بنبڕکەین سەرمایەداری نەهێڵین لە قوڕی شەو ئاساری ئەو دار و دەستەکەی تەفروت و ناکەین ئەرتەشێکی سوور بۆ گەلبەر پاکەین چیتر نەهێڵین زڵم و خوێنمژین تا زەحمەت کێشان سەرەفراز بژین ئەم یاسا و بیچمەی کۆنت بەفەوتێنین کۆمەڵێکی نوێ دابمەزرێنین کۆمەڵێک وا پڕ بێ لە شادی بۆ چەوساوەکان خۆشی و ئازادی چینی کرێکار هەر خۆی سەردار بێ نەمانیش بەشی سەرمایەدار بێ زۆر سپاس ئێستاش داوا دەکەین لە کۆڕی سرود بێن بۆ پێشکەشکردنی سرودی یەکەی ئەیار فەرموو
بری بیانا بیانی ایان جشنی یکیتی چینی کلیکار 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 اما والجوان من قوس أبي وكو أقيانوس كيان عظمي إما والودين رجو سخوتي أشفي مهاري كل بينتي ئەوەڵی مانگی مەی ڕۆژی کرێکار دەرفەتێکە بۆ ئەوەی کرێکارانی کوردستان لە کۆڕ و کۆبوونەوەکانیاندا ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بەم وەزعیەتە و عەزمی خۆیان بۆ خەبات لە پێناو داخوازەکانیاندا نیشان بدەن. جێی خۆیەتی هەموو جەماوەری زەحمەتکێش و ستەملێکرا و ئازادیخواز کە دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی تووشی مەینەت و ڕۆژەڕەشی کردوون و شەڕێکی بێبەشیەکانی چین شەریکی بێبەشیەکانی چینی کرێکار بە بەشداری لە مراسمەکانی ڕۆژی ئەووەڵی مانگی مەیدا بەڕاگەیاندنی پشتیوانی خۆیان لە خەباتی چینی کرێکار لە پێناو ئازادی و بەرابەریدا ڕێز بگرن لە خەباتی ئینسانی ئازادەخواز و پێشکەوتوخواز دژ بە هەر چەشنەستەم و بێمافی و هەڵاواردن بۆ بەدیهێنانی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر و دوور لە چەوسانەوە بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری. پیرۆز بێ ئەووەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار.
ئێستاش داوا دەکەم لە هونەرمەندی شۆڕژگەر کاک نەجم محەممەد بێت بۆ خوێندنەوەی سرودێک کە بە بۆنەی ڕۆژی یەکی ئەیار ئامادە کردووە. فەرمووە. پیرۆزە لە کرێکارانی کوردستان بە تایبەتی و هەموو کرێکارانی جیهان بەگشتی. من کرێکارم پەروەردەی ڕەنج و دەرد و ئازارم، حاصڵی ڕەنجم من بۆ خۆم نییە، هەر بۆ سەرمایە و قازانج بەرسیە. منم کۆشکە بەم بە ئاسمانە، خۆشم بێبەشم ئالەم ژیانە. منە و شۆڕشەی سووری سبەینێ، منە و شۆڕشەی سووری سبەینێ، سەرمایەداری لە ڕیشە دێنێ، سەرمایەداری لە ڕیشە دێنێ. She could
سرمایه شکل کالبوهایا بگیرانی سرمایه بگیرانی سرمایه ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. ئەم ڕۆژە هەروەکو لە ناوەکەی ئاشکرایە ڕۆژی چینی کرێکار و ڕۆژێکی جیهانیە. چینی کرێکار بەهۆی دەور و تەئسیری لە بەرهەمهێناندا چینێکی جیهانیە. ئەم تایبەتمەندیە پێش هەموو شتێک لە جیهانی بوونی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێت. چینی سەرمایەدار کە چکۆلەترین ئەرک و زەحمەتێک لە کار و ماندووبوون لە بەرهەمهێناندا ناکێشێت، بەڵام بەهۆی خاوەندارێتی بەسەر کەرەسە و وەسایلی بەرهەمهێنان و بەهۆی چەوسانەوە و دزینی زێدەبایی هێزی کاری کرێکارانەوە هەموو سەروەت و سامانی کۆمەلگای لە اختیاردایە و لە زیاتر لە 100 ساڵ لەوە پێشەوە وەک چینی جیهانی لە کۆمەلگادا ڕەفتار دەکات. جیهانی بوونی سەرمایەداری چینی کرێکاریشی وەک چینێکی جیهانی وەک گۆڕکانی ئەم نیزامە لە بەرامبەری ئەودا ڕاگرتووە. ئەگەر سەرمایەداری بۆ چەوسانەوە و مژینی خوێنی کرێکاران سنوور، میلیەت و ڕەنگ و نژاد و مەزهەب ناناسێت، چینی کرێکاریش لە خەباتی هاوبەشیدا بۆ ڕزگاری و بەرابەری هیچ سنوورێکی دەستکرد، هیچ جیاوازێکی ملی، مەزهەبی و نژادی و ڕەگەزیکە لە دایکبووی نظامی چینایەتین بەڕەسمیەت ناناسێت و دەبێت لە دژیان خەبات و وشارانە و هاوبەش بکات. بژی هاوپشتی جیهانی چینی کرێکار. لەم بەشەدا لە بەرنامەکەماندا داوا دەکەین لە کۆڕی هونەری بە بەشداری هونەرمەند شەماڵ محەممەد تۆفیق تەشریف بێنم بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەی خۆی.
نیمە هەواڵێ لە گۆشتەی بێکەسیدا غەم نەبێ نیمە هەواڵێ لە گۆشتەی بێکەسیدا غەم نەبێ چاکە ئەو لێرە هەر وەفای ماوێ سایەی کەم نەبێ أري حبايبي نازلين الله يا أري حبايبي جاريا الله يا أري عوام كسر الله من كتاماوي أمستعد شوقوني لكم هل كبوم لكم دستجين دستباس مهلكان من كتاماوي أمستعد شوقوني لكم هل كبوم لكم دستجين آخر شوق رفيقي الأكرام هكذا رجلي ما يمشي هلام دزبجيك بردين لقاوشي وشلكم
تایبەتمەندی ئەسڵی ئەوەڵی مانگی مەی ئەوەیە کە ئەم ڕۆژە تەعەللوقی بە چینی کرێکاری جیهانی هەیە. لەم ڕۆژەدا بە دەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە شەقامەکان و کۆڵان و مەیدانی شارەکان. میلیۆنها دەستی ڕەش و سپی و زرد لە یەک هەڵدەپێکرێت. دەستی بەهێزی میلیۆنها ژن و پیاوی یاخی بوو لە سەرمایەداری ئاڵای سوور ڕادەشەکێن. ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن بە زمانی جۆراوجۆر بەڵام بە یەک ئاهەنگ سرودی هاوخەباتی چینی کرێکار، سرودی ئەنتەرناسیۆناڵ دەخوێن و زەنگی مەرگی سەرمایەداری دەسڕێنن. لەم ڕۆژەدا سەرمایەداران و چینەداراکان خۆفی مەرگ هەڵیان دەگرێت و خەونی ناخۆشی نەمانی خۆیانی تێدا دەبینن. ئەرتەش و پۆلیس و دەستگای سیخۆڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن. لەم ڕۆژەدا جیهان لە دوو ریزی جیاوازدا ڕادەوەستێت، ریزی کار و ریزی سەرمایە. لە ریزی سەرمایەدا دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی، دنیای تەیار بەچەک و ئەرتەش و جەبەخانەی شەڕ، دنیای سەرکوت و سیخۆڕی و جینایەت، دنیای شلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕەوزەخێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵەشا و پێپەتی و گیرفانی خاڵی ئینسانی شەوساوە و ئاوارە و ستەمدیدە بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانە شەریفترین مرۆڤەکان ڕاوەساون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا شەڕی مان و نەمان بە بەرینایی ئەم جیهانە لە ئارادایە. با چینە سەوسێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمونیستی سەرتاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا بێجگە لە زنجیرەکانیان هیچ لە دەست نادەن، بەڵام جیهانێک بەدەستدێنن. کرێکارانی جیهان یەکگرن، بژی ئازادی، بەرابەری،
حکوومەتی کرێکاری بژی ئەوەڵی مانگی مەی بژی سۆسیالیزم. خۆشەویستان، کۆمەڵێک پەیامی پیرۆزباییمان بەدەستگەیشتووە، بەڵام بەهۆی کەمی کات دەرفەت نییە کە هەمویان بخێنینەوە، بەڵام بە دڵنیاییەوە وەڵامی ڕێز و سپاسیان بۆ دەنێرینەوە. میوانە خۆشەویستەکان هاوڕێیان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەشی یەکەم. زۆر سپاس لە بەشداریتان، پاش وچانێک و پەزیرایی کردنتان. مەراسیمەکە بە شایی و خۆشیەوە کۆتایی پێدێنین. جارێکی تر بە سپاس لە بەشداریتان، هەر بژین و سەرکەوتوو بن. بەرز و پیرۆز بێ هاوکشتی جیهانی چینی کرێکار. خۆشەویستان، هاوڕێیان مەچنە دەرێ لوتفەن دانیشن پەزیراییتان لێ دەکرێت لێرە. زۆر سپاس.